Jag heter Maria Vitkala och jag kommer från Åbo, Finland. Vi är här på klassresa, sexorna, och vi ville se den här butningen, vad det nu heter. Den var ganska intressant för barn också. Och vi var i Kungliga slottet där i skattkammaren också. Ja, jag heter Peter Björhammar. Jag är här med en skolklass idag, årskurs 5, 11-åringar. De har ett uppdrag att gå runt och lära sig lite om Stockholms historia. Och nu gick vi här då för att titta på det här vaktavlösningen som det här är. Och nu ska de då få uppleva vad det är som händer. Det är ingenting som man kanske vardagligt går och gör bara. Sen så ska vi gå vidare runt i Gamla stan och titta på historiska ställen. بطولەیە کە لەسەر ئاسی عێراق کردومانە کۆمەڵێ شاخەوانی ناو شاری سلێمانی دەرەوەی شاری سلێمانی و کۆمەڵێ مامۆستای زۆر بەڕێز کە لە وڵاتی ئێران و هاتون بۆ تەحکیمی ئەم کارەمان لەگەڵ لیژنەی ئۆلمپیک کوردستانی خۆمان. تایدا بێ هیچ جیاوازیەک پێمان خۆش بۆ هەموو گروپەکان هەموو شاخەوانەکان تایە بەشداری بن و ئەم شوێنەشی کە هەڵمامژاردووە وەکو سەرەتایەک شوێنێکی بچووکە لەبەرەوەی کە ویستومانە تاقیکردنەوەیە وەکو ویستومانە تەجروبەیەکی لێوەرگرین وەکو بەڕێوەبردنی پاڵەوانەتی ئینشاڵڵا لە داهاتوە لە وەرزەکانی ترا شوێنی باشتر و شوێنی گەورەتر هەڵئەبژێرین و بەشداربوویەکی زیاتر هەڵئەبژێرین. سەرەتا ئارزوویەکی زۆرم بۆ ئەم وەرزشە هەبوو و زۆر هیوایەتم بوو تەمەناکەم هەموو گەنجێکەم و تەمەنەکان بتوانن گەشە بەم وەرزشە بدەن. منۆکو خۆم زۆر ئارزوم لێ بووە کە بەشدار بم و هەروەها زۆر ئارزوشمە بەشداری لە پێش بەخکیکانەکەم بۆی زیاتر هێز و توانای خۆم و بزانم و بزانم تا چەندێ بتوانم سوودم بینیوە و زۆر سوپاسانەکەم. سليمان وداود وسليمان خوشبختانه اول ما دو روزانه که کارگیری کم پاچه مشک و امرابیم دا بشکرنا وان چادر طبعا اول همین دیف پلان و پروگرام برد کاربار مروایتی هفکاری گره ببریا کوچو کوچبران پاریزگاه دوی که کو افخیوت همی وان دابین کرده نبومه. يعني فان شادرات تبديل تكون بوما قلق باشا اجبر فان بارانا وعاصفة وان وقلق درياينا تشيكرين بدل كرين قلق شوتين صوت بون يعني بدل كرين قلق جي او وان كن بوينا يعني اجبر روجي وتعديا البشري قلق باش خوش ولا بو